خوای بەخشندەی میهرەبان بەڕێز خات و شانەز ئیبراهیم ئەحمەد خانمی یەکەمی عێراق بەڕێز دکتۆر ڕێواز فایق سەرۆکی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئامادەبوانی بەڕێز میوانە خۆشەویستەکان بە جیاوازی پلە و پێگەی بە پرسیارەتیتان ئەم کاتتان باش و بەخێر بێن بۆ دووهەمین کۆڕبەندی نیشتیمانی چمک بۆ ڕیفۆرمی میدیایی. میوانانی عزیزی کۆڕبەند، وەک دەزانن 127 ساڵ لەمەوە پێشوو لە کات و شوێنێکی تەواو جیاوازی ڕۆژگاری ئینتەرنێت و ژیری دەستکردی ئەمڕۆدا میرەکانی دوێنێی کورد ژیری سروشتی خۆیان خستە گەڕ و پەروەردەکردنی تاکەکانی کۆمەڵگایان کردە ئامانج و لەسەر دەستی میرن میقداد مەدحەت بەدرخان و بنەماڵە خوێنەوارەکەی یەکەمین ژماری ڕۆژنامەی کوردستانیان لە تاراوگەدا چاپ کرد و بۆ خەڵک و خاکی کوردستانیان ناردەوە. ئەوان بەردی بناغی پیشەسازیەکی خۆرئاوایان لە نێوان دڵ و دەرونی خۆرهەڵاتی ناوەڕاستدا دانا کە ئێستاشی لەگەڵدا بێت هێشتا ژینگەی پیشەیی و یاسایی و کارگێری ئەو پیشەسازیە لە نێو کولتوری کوردیدا بە تەواوی نەخەمڵیوە و نەچەسپیوە. پیشەسازیەک کە پشت بە بازاری ئازاد و ئازادی بیر و دەربڕین ڕۆژنامەگەری و کێبرکێی چوونیەکی پیشەیی بەرهەمهێنان و بەکارهێنانی ببەستێت. تەنانەت ئەزمموی 35 ساڵی فەرمانڕەوایی هەرێمی کوردستانیش لێ بێبەش و بێخەم بووە. هەر بۆیە لە دووهەمین کۆڕبەندی نیشتیمانی چمک بۆ ڕیفۆرمی میدیاییدا سەرۆکایەتی زانکۆی سلێمانی بە هاوبەشی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی سەرنجدان بۆ پرسێکی هەنووکەیی پەراوێزخراوی وەک ڕیفۆرمی میدیا ڕادەکێشێت کە لایەن بەرهەمهێنەران و بەکارهێنەرانی میدیای کوردیەوە هێشتا وەکو زۆر بە هەند وەرنەگیراوە. ئامادەبوانی بەڕێز، ڕیفۆرمی میدیایی بە پێی سەرچاوە زانستیەکان بە ئاماژەیەکی ڕوون و بەهێزی سیستمی دیموکراسی ناوزەند دەکرێت کە بە هەوڵی دەستەبەرکردنی مافی گشتی هاوڵاتیان لە بەدەستێنانی زانیاری دەدات. هەر بۆیە 4 ساڵ لەمەوە پێشوو لە 10 تەمموزی 2021دا یەکەمین کۆڕبەندی نیشتیمانی چمک بۆ ڕیفۆرمی میدیایی ڕێکخرا و بە 20 ڕاستپاردی گرنگ بۆ هەریەک لە ڕۆژنامەوانان و دەستگاکانیان سەندیکا و ڕێکخراوە ناحکومیەکان، مەکتەبی ڕاگەیاندی پارتە سیاسیەکان، پەرلەمان، حکوومەت و دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستان کۆتایی هات. ئەمڕۆ لە کاتێکدا دووهەمین خولی کۆڕبەندەکە ڕێک دەخەین، خۆشحاڵین کە بەشێ لە ڕاستپاردەکانی پێشتر کاریان سەر کراوە. بەڵام لەگەڵ هەموو ئەوانەیشدا نایشارینەوە کە نیگەرانین و هێشتا ڕەوتی ڕاگەیاندن و دۆخی ماف و ئازادیەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان لە قەیران و پاشەکشەیەکی بەردەوامدایە. چونکە یەکەم لە ڕووی فەرمانڕەواییەوە هێشتا هەرێمی کوردستانی عێراق لەگەڵ ئەوەی کە خاوەنی دەستور و فەلسەفە و سیستەمێکی ڕوونی سیاسی و میدیایی نییە، نەژبۆتە ژینگەیەکی ئازاد و لەبار بۆ کارکردنی ڕەخنەیی و پیشەیی ڕۆژنامەوانی بنکۆڵکار. ئەوەی شوای کردووە تێکەڵاوی و گیانەکردنەوەی فیعلی دەسەڵاتەکانی یاسادانان، جێبەجێکردن و دادوەری دۆخێکی ناهەموار دروست بکات کە میدیا وەک ئەوەی لە ستاندەرە نێودەوڵەتیەکانە دەستنیشان کراوە نەبێتە دەسەڵاتی چوارەم و ڕۆڵی پیشەیی خۆی ببینێت. دووهەم، لە ڕووی یاساییەوە پەرلەمانی کوردستان لە نێوان هەڵاوسانی یاسایی بۆشایی یاساییدا دەقولێتەوە و هێشتا نەیتوانی یاسایەکی گشتگیر بۆ ڕێخستی ناوەڕۆکی ڕاگەیاندنی دیجیتاڵی پەخشکرا و چاپکرا و دەرچوێنێت کە تێیدا ئەرک و مافی ڕۆژنامەوان و بەرهەمهێنەر و بەکارهێنەری پەیامی میدیایی ڕێک بخات. سێهەم، لە ڕووی دادوەریەوە بەشێکی دادوەر و دادگاکانی کوردستان لە دۆسیەکانی ئازادی دەربڕین ڕۆژنامەگەریدا دووچاری هەڵیزەقی یاسایی و حکومدانی پێشوەخت دەبن. چوارەم، لە ڕووی پیشەیەوە میدیا لە دەستی میدیاکاردا نەماوە. ئێستا سەلیقە و میزاجی ڕۆژانی خاوەن میدیا جێی سیاسەتی میدیای گرتوتەوە. میدیاکاران بەپێی بەرز و نزمی ڕەوتی بەرژەوەندیەکان و نزیکی و دووری سەرچاوەکانی بژێویان هەوڵی گەرمکردنەوە و بەردەوامی ڕۆماڵە ڕۆژنامەوانەکانیان دەدەن ئەگەرچی ڕاست و دروستیشیان پشتڕاست نەکراوێتەوە. هاوکات لاوازی پابندبوون و وجدانی میدیاوانی کورد بە ڕێسا پیشەیەکان و کەمتەرخەمی کردداری دەسەڵاتی ڕاپەڕاندن لە جێبەجێکردنی یاسا بەرکارەکاندا وای کردووە ڕۆڵی دەرگاوان گەیتکیپەر لە نێوان میدیای دێرینباو، مەینستریم میدیا و میدیای نوێباوی جێگرەوە ئەڵتەرنەتیڤ میدیادا هێند بچووک و بێبەها بکرێت کە وەرگر بە ئەستەم بتوانێت جیاوازی لە نێوان پەیامەکانی هەریەک لەو دوو جۆرە میدیادا بکات. ئەویش بە جۆرێک بەرنامە ڕێژکراوە کە ئێستا بەبێ دەرگاوان و ڕۆڵبینینی پیشەیی میدیای دیجیتاڵی و تۆڕە کۆمەڵایەتیەکانی بوونەتە سەرچاوەی سەرەکی زانیاری شوێنراو و ناڕاست و ساختە هەواڵ.
لەم سۆنگەیەوە و بە هەستکردن بە بەرپرسیارەتی نیشتیمانی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی وەک نێوەندێکی ئەکادیمی و چاودێری میدیای کوردی وەک ڕێکخراوێکی ناحکومی قازانجنەویست لە ماوەی 2 ڕۆژدا بە هاوبەشی خاڵ دەخەنە سەرپیت و سەرنجتان بۆ زنجیرێک و توێژ و کۆڕ و پرسی گرنگ ڕادەکێشن. ئەوەش لە چوارچێوەی 8 دانیشتنی سەرەکیدا دەبێت کە میوانداری 16 کەسایەتی خاوەن باگراوندی جیاوازی حیزبی و پیشەیی و ئەکادیمی دەکات بۆ خستنە ڕووی پاسا و پێشنیازەکانی خۆیان لەمەڕ هەریەک لە تەورەکانی ڕیفۆرمی میدیایی لە نێوان دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکردن و دادوەریدا، ڕیفۆرمی میدیایی لە نێوان پەروەردە و خوێندنی باڵادا، ڕیفۆرمی میدیایی لە نێوان خەیاڵ و واقعی کۆمەڵگەی کوردیدا، ڕیفۆرمی میدیایی لە نێوان سانسۆر و ئازادی ژینگەی کارکردندا. ئەوانە و چەندین پرسی دیکەی ئێمە و ئێوە دەبنە باس و خوازی گەرمی زنجیرە دانیشتەکانی دووهەمین کۆڕبەندی نیشتیمانی چمن بۆ ڕیفۆرمی میدیایی. دووبارە سوپاس بۆ ئامادەبوون و بەشداریکردنتان بە هیوای ڕەخساندنی زەمینی، بیرکردنەوەیەکی لۆژیکی و توێژێکی بەرهەمداری بابەتی لەسەر ڕیفۆرمی میدیایی لە هەرێمی کوردستانی عێراق و سەرپێخستنی قۆناغ جیاوازەکانی. ئێوە شەرشاد و سەربەرز بن.